بینەرانی ئازیز سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش ئێوارەی سلێمانیتان پێشکەش دەکەم با میوانداری خاتوو پەروین حامید کە بەڕێزیان ئەندامی ستافی کارگەڕی ڕێکخراوی کوردستان دیالۆگن. ئەمڕۆ قسە و باسەکەین لەسەر کار و چالێکیەکانی ڕێکخراوی کوردستان دیالۆگ. خاتوو پەروین بەخێربێی. زۆر سپاس بۆ تۆش. پێمان خۆشە سڵای خۆت بگەێنی. سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێستان و هەروە زۆر سپاس بۆ ستافی ئەم بەرنامە جوانە ئێوارەی سلێمانی و سڵاوم هەیە بۆ بینەرەکانی ئەم بەرنامە جوانە. زۆر سپاس پەروین خانم، ئەمڕۆ ئازێتی تۆین زۆر خۆشحاڵ بووین کە لێر لای ئەمە ئامادەی. سەرەتا پەروین خان پێم خۆشە بزانم بیرۆکەی دامەزراندنی ئەو ڕێکخراوە هیکیە بوو، ساڵی چەند بوو، چۆن بوو بیرتان لە دامەزراندنی ڕێکخراوێکی لەو شێوەیە کردەوە؟ دامەزراندنی ڕێکخراوەکەمان 1 نوێی ساڵی 2019 بیرۆکەی چەند کەسێک بووین کە هەر کەسەمان لە شوێنێک کارمان کردووە لە ڕێکخراوی جیاواز لە ئۆرگانی جیاواز کارمان کردووە و دروستکردنی ڕێکخراو هەر ڕێکخراوێک دروستبوونی ڕێکخراو کاری تیمۆرکە کاری تیمۆرکینیش پێویستی بە کۆمەڵێک کەسە، ئەم کۆمەڵە کەسە بێ بیر و ڕاو ئامانجی هاوبەشمان هەبێت. ئێمەش بەو شێوەیە ئامانجی هاوبەشمان هەیە و هەستمان کرد شتێک هەیە کە لە کوردستان تا ڕادەیە کاڵبوونەوەی پێوە دیارە و هەتا بەرەو خەریکانەمان ئەچێ، ئەویش دیالۆگە. لای ئێمە دیالۆگ ئامانجی سەرەکیمانەوەیە دیالۆگ بکەین بە کەلتور لە ناو کۆمەلگەی کوردیە نێوان چینە جیاوازەکان. بۆیە ناویشتان ناوە کوردستان دیالۆگ. بەسێکی ناوەکەشمان بۆ بکەی. بیرۆکەی ناوەکە چی بوو؟ بیرۆکەی ناوەکان هەروەک پێم وتی ئەم چەند کەسێک کە ئەم ستافێک کە هەستاین بە دامەزراندنی ئەم ڕێکخراوە هەستمان بەوە کرد کە کەموکوڕیەک هەیە لە دیالۆگی نیشتیمانی لە ناو کۆمەلگەی کوردی چین و توێژە جیاوازەکاندا. بۆی ئێمەش هەستاین بە ناونانی ئەم گروپە بە ڕێکخراوی دیالۆگی کوردستان دیالۆگ. زۆر باشە. بزانم ئەو چەند کەسەی کە باست کرد ئێوە لە دەستی کارگەڕێکە پێکاتون بڵێن ئێستا تاسە ئێوە ئەندامتان نییە، ینی کەسێک نییە بڵێن بە ئەندام لای ئێوە، بەڵام دەستێکی کارگەڕیتانەیە. لە چەند کەس ئەم دەستەیە لە چەند کەس پێگاتووە ئەرکوچالەکیتان بۆ ئەرکی تایبەتیتان چییە لە ناو ڕێکخراوەکە؟ ئێستا خۆت بەڕێزت ئەندامی ستافی کارگەڕیت، ئەو ئەندامانەی تر ئەو 6 ئەندامەی تر ئەرکیان چییە؟ ئەگەر باسێکمان بۆ بکەی. ستافەکەمان لە 7 کەس پێک هاتووە، لە 3 ئافرەت و 4 پیاو بۆ ئەوەی هاوسەنگیش هەبێت لە ڕێگەزی نێرومیا لە ڕێکخراوەکەمانە. هەرێکەمان کار و چالاکی خۆی هەیە، کاری هونەی هەندێک کەس کاری پەیوەندیەکانی گرتوتە ئەستۆ، کاروباری دارایی ئیدارە و هەروەها بەشی هونەری و پەیوەندیکردن بە کەسانەوانێ هەر کەسە و کاری تایبەتی خۆی هەیە وەکو هەموو ڕێکخراوەکانی تر. زۆر باشە. چی بکرێت بۆی ئەگەر یەکێک حەز بکات لەگەڵ ئێوە کار بکە؟ بۆ نمونە ئەم 7 کەسێک کە باسی کرد ببن بە 8 کەس، ببن بە 15 کەس، ببن بە چەند کەسێک، ینی مەرجی تایبەتی ئێوە چییە بۆ ئەوەی کە یەکێک لەلای ئێوە کار بکات لەو 7 کەسە زیاتر ببن بە چەند کەسێکی تر؟ ڕاستەکەی ڕێکخراوەکەمان لەبەرەوەی ڕێکخراوێکی ناحکومی مەدەنیە، هەندێک جار خەڵکانی تر هەبووە هاتوون هاوکار بوون، هاوکاری ئێمەیان کردووە، یعنی مەرجی تایبەتمان نییە بۆ ئەندام بوون بە حەز ویستی ئەو کەسانەیە کە حەزەکەن لەو ڕێکخراوە بەشدار بن. ئێمە وەکو ڕێکخراوەکەمان ئەنداممان نییە، ستافی کارگەڕیمان ئێستا لە 7 کەس پێک هاتووە. پێشتر چەند کەسێک تر بوون گۆڕاوە بۆ ئەم 7 کەسە، ینی دایمەن گۆڕانکاری هەیە و کەسێکی تریش ئەگەر حەز ویستی هەبێت لە ڕووی ئەو کارانەی کە ئێمە ئەیکەین، چونکە کارەکانمان زیاتر ئەدەبیە، ئەگەر حەز بکات زۆر ئاساییە، ینی ئەتوانێت بەشدار بێت. زۆر باشە. زان پەروین خان، ئامانج لە دامەزراندنی ڕێکخراوەکەی ئێوە چییە؟ باسی ئەوەت کرد پێشتر، بەڵام ئامانجی سەرەکی ڕێکخراوەکەتان؟ ئامانجی سەرەکیمان بە کەلتورکردنی دیالۆگەم، بە کەلتورکردنی خوێندنەوەیە و هەروەها ڕێزگرتن لە بەها نیشتیمانی و نەتەوەیەکان و بەرزڕاگرتنیان و هەروەها ناساندنی چەندین کار و چالاکی ڕۆشنبیرانی کۆمەلگەی کوردی بە شێوەیەکی دیار و هەروەها کارکردن لەسەر یەکتر قوبوڵکردن، لێبوردەیی، گفتوگۆکردن لە نێوان چینە جیاوازەکان بەبێ جیاوازی ڕەنگ و ئاین و بیر و بۆچوون. ئامانجی سەرەکیمانە. زۆر باشە. پەروین خان، بە حکمی ئەوەی کە ماوەیەکی کەمە تقریباً بۆ 2 ساڵێکە چێ ئێوە ئەو ڕێکخراوەتان دامەزراندووە، بەڵام لەگەڵەوەشا کار و چالاکیتان زۆر بە بەپێی کەمی
تەمەنی ڕێکخراوەکەتان بەڵام لە هەمان کاتە کار و چالاکیتان زۆر بە پێم خۆشە ئەگە بتوانی بە کورتیش بێ باسێکی کار و چالاکیەکانمان بۆ بکەی لە ماوەی ئەم 2 ساڵەیە چەند کار و چالاکیتان کرد و کار و چالاکیەکانتان زیاتر خۆی لە چیە ئەبینێتەوە؟ ئێمە ماوەی 2 ساڵە کارەکەین کار و چالاکیەکەمان بە ژمارە زۆرە و زیاتر لە بواری ئەدەبیا خۆیە بینێتەوانێ بۆ نمونە ناساندنی کتێبە و هەروەها چاپکردنی کتێبە و ئاخر ئیشمان بۆ ویستمانە لە بواری هوەریشا کار بکەین کە ئاخر کارمان بۆ خاتی و شەهێن بووە حەزەکەین لە بوارەشە زیاتر قوڵ بینەوە بەڵام سەرەتای کارکردنمان بۆ زیاتر بە ناساندنی بەرهەمی نووسەران و گفتوگۆکردنی چینە ڕۆشنبیرەکەی کۆمەلگەی کوردی و هەروەها بەرزڕاگرتنی بۆنە نیشتیمانیەکان بۆ نمونە یادی ڕۆژی ئاڵا لە حەڤەی 12 کارێکی زۆر باشمان کرد بۆ ئەو ڕۆژە و هەروەها یادی کۆماری مەهاباد لە 22یەکە کە کارێکی ئەویش هەم کارێکی زۆر باش بوو بۆ ئەو بۆنە نیشتیمانی کە پێویستە لە بیر و هوزری هەمومانە بمێنێتەوانێت بە هاوکاریکردنی چەندین کەسایەتی تر کە ئەو یادەمان بەرز نرخاندووە. باش باسی ئەوەت کرد کە ئێوە خوێندنەوە خستنە ڕووی کتێبەکان بۆ کۆمەڵێک لە ئەدیبان و لە شاعیران و نووسەران ئێوە چ جۆرە کتێبێک بۆ نمونە ئەو کاری بۆ ئەەکەن ینی ئەبێت تایبەتمەندێکی تایبەتی هەبێ ئەو کتێبانە یاخود ئێوە بۆ هەموو نووسەرێک بۆ هەموو ئەدیبێک ئێوە کار ئەەکەن ینی کتێبەکە بێ لەسەر چ بنەمایەک نووسرابێ بۆ ئێوە باشتر ئێوە زیاتر حەزەکەن کاری بۆ بکەن؟ ڕاستەکەی زیاتر بۆ ئەو کتێبانە کارەکەین کە کاریگەریان هەبێت لەسەر نوخبەی کوردی لەسەر کەسایەتیەکان لەسەر ڕۆشنبیری کوردی ئێمە زیاتر ئەو کتێبانەمان ناساندن بۆ کردووە ئەو نووسەرانە ئەو لێکۆڵەرانە کتێبیش چەندین جۆری هەیە ئێستا لە کوردستان ڕۆژانە چەندین جۆر کتێب چابکرێ بەڵام ئێمە ئەوانە هەڵەبژێرین کار بۆ نوخبەیەکی تایبەت هەکەین ئەوەی کە کاریگەری هەبێت لەسەر فەرهەنگی کوردی ینی بتوانێت فەرهەنگی کوردی بەرەو پێش بەرە دەوڵەمەندیکە یاخود کاریگەری هەبێت لەسەر تاکەکانی کۆمەڵگە زیاتر کارمان بۆوانە کردووە. زۆربەی لە خەیاڵتان یە باسێکی چەند نووسەرێکمان بۆ بکەی کتێبەکانیان چی بووە ئێوە کاری ئەوتان بۆ کردووە؟ یەکێک لەوانە ڕێبوار سیوێلی کارمان بۆ کتێبەکەی کردو ناسانمان بۆ کردووە و ها دوا کتێبیشی کتێبی گۆران کە چاپیشمان کردووە ینی یەکەم بەرهەمی ئێمە بووە هەڵانە بم ئێوە سبەینێ کارینی بۆکەن نانە خستنە ڕووی یاچی کردومانە کاری تەواو بووە و چاپکردنی تەواو بووە بۆ کتێبی گۆران لە نووسینی ڕێبوار سیوێلی ناساندنمان بۆ کردووە لە هەفتەی ڕابردوو و هەروە کتێبێکی تریش هەبێت چاپکردنی بۆکەی ناسیۆنالیزمی کوردی بەرگی چوارەمی عەتا قەرەداغی ئەوە تازەترین بەرهەمتانە ئەوە لە داهاتوە بێت کتێبی ئەمە دووەم بەرهەمی کتێب چاپکردنمان ئەبێت. زۆر باشە. باسی پانێڵمان بۆ بکە خات و پەروین ئێوە پانێڵیش ئەکەن گفتوگۆ و دیالۆگ بۆ ئەو کەسانە کێن کە ئێوە کاری دیالۆگیان بۆ ڕێک ئەخەن و پانێڵیان بۆ ئەکەن تا ئێستا چەند پانێڵتان کردووە لە ڕێکخراوەکەتان؟ تا ئێستا چەندین پانێڵمان کردووە زیاتر بۆ ئەدیبان و نووسەران بووە پانێڵەکانمان لە چوارچێوانەوە بۆ نمونە لە یادی ڕۆژنامەگەری کوردی پانێڵێکمان بۆ چەند مامۆستایەکی زانکۆ کردووە کە لە بواری ڕۆژنامەگەریە پسپۆڕیان هەبووە. من خۆمە ڕۆژە لەوێ بووم دەستان خۆش بێ 4 مامۆستای بەڕێز بوو. بەڵێ هەروەها پانێڵمان کردووە زیاتر بۆ هەروەها هەفتەیەکی دیالۆگی نیشتیمانیمان هەبوو بۆ ئەدەبی کوردی کە بۆ ماوەی 5 ڕۆژ بووە لە 5 سەی 2021 کارەکەمان دەستی پێ کردووە لە 11 سەی 2021 کۆتایی پێوە بۆ ماوەی 5 ڕۆژ کە تیایدا چەندین کەسایەتی و نووسەری و کەسایەتی بەناوبانگ بەشداریان لەم هەفتەی دیالۆگی نیشتیمانی بۆ ئەدەبی کوردی کردووە و کاردانەوەیەکی باشی هەبووە ئیشەڵا بە ساڵی ئایندە بەتەماین بە شێوێکی چڕۆپڕتر کاری لەسەر. زۆر باشە بەتەمان ئەو پانێڵانە ئەنی ساڵانە ئێوە بیکەن یاخود بۆ منە 6 مانگ جارێ ئەنی کاتەکەی محەدەد یاخود گرانێکی زۆری هەیە مەسەرەن ناتوانن لە ساڵێکە 1-2 جار ئەو پانێڵانە ئەنجام بن؟ بەڵێ لە ڕووی ئابوووریەکەیەوە تۆزێ گرانەکەوێ بەڵام ئێمە زیاتر جەختمان کردێتەوە لەسەرەوەی هەفتە نامەکە بۆ منە هەفتەی دیالۆگ ساڵی 1 جار بکرێت بەڵام پانێڵ هەر بابەتێک هەر بابەتێک کە کاریگەریە بێ باس بکرێت لەو ڕۆژەیەیان یادی بۆنەیەکی نەتەوەییە ئێمە نیازمانە لەو ڕۆژەیە ئەو دیادە بکەینەوە یاخود پانێڵ لەسەر ئەو بابەتە بکەین بۆ ئەوی بابەتەکە زیندووتر بێت.
وایە زۆر باشە دەستان خۆش بێ لەگەڵ کارانی کە باست کرد لەگەڵ ئەوەشە ئێوە خەڵاتی ڕێزێنانیش ئەبەخشن بە کەسایەتەکەم زام ئەو کەسانە کێن ئەو چین و توێژانە چین و ئەو بۆنانە چین کە ئێوە خەڵاتی کوردستان دیالۆگیان پێ ئەبەخشن و ئەمساڵ لە 22 چوار ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیا کۆمەڵە ڕۆژنامە نووسان خەڵات کرد یەکێک لەوانە من بووم دەستان خۆش بە خەڵاتێکی زۆر جوان بوو بەسێکی ئەوم بۆ بکە بزانم ئەری ئەوە لە ڕۆژە تایبەتەکان چییە کە ئێوە بۆ نمونە خەڵکی تیا ئەو کەسانی تیا خەڵات ئەکەن و بنەماکان چییە بۆ ئەوەی کە ئێوە کەسێکی تیا خەڵات بکەن ڕاستەکەی لەبەرەوەی کار و چالاکیەکانمان زیاتر لە بواری ئەدەبیاتە خۆی بینێبێتەوە بواری ئەدەبیاتیش چەندین لایەن لە خۆی ئەگرێت بۆ نمونە نووسەرە ڕۆژنامەوانە یاخود بۆ نمونە هونەرمەندە ئەمانە هەمووی لە بواری ئەدەبیاتە خۆیانەگرنەوەنێ یاخود لێکۆڵەرە ئەم کەسانە کاتێک ئێمە ناساندنیان بۆکەین یاخود یادی بۆنێگەکەینەوانێ هەزەکەین ئەوانەی کە زۆرترین کار و چالاکی و ماندووبوونیان هەیە ئێمە ڕێزلێنانیان بۆ بکەین ئەگەر هونەرمەندە ڕۆژنامە نووسە یاخود نووسەرە یاخود لێکۆڵەرە زیاتر لەم بوارانە ئێمە خۆمان بینیوەتەوانێ و ڕێزلێنانیش بۆ ئەو کەسانە زیاترەکەن کە بزانین کێ کاریگەری زۆرتر هەیە کێ هەوڵ و ماندووبوونی زۆرترە لە بوارەکەی خۆی یان بواری ڕۆژنامەگەریە یاخود بواری میدیا یان بواری چۆن بڵێن نووسینە یاخود بواری شعرە یان هەر شتێک لەو بابەتانە کە تایبەت بێت بە فەرهەنگ و یادی نەتەوەی و نیشتیمانی ئێمە ڕێزێنان لەو بۆ ئەو کەسانە ئەەکەین واتە ڕۆژێکی تایبەتیتان نیانی دیاریتان کرد بڵێن لەم ڕۆژە ئێمە خەڵات دەبەخشین بەپێی بۆنە و کاتەکە ئێوە کاتی خۆتانە گونجێنن لەگەڵیا بەڵێ بەپێی بۆنەکان بەپێی پێویستی بەپێی کاتی ئەو نووسەرە کە لە چ کاتێکا کتێبەکەی بڵاوە کاتەوانێ ڕێکخراوەکەی ئێمە هەڵە بژێرەیان ئێمە پێشتر گفتوگۆمان لەگەڵ کردووە کە پێویستە کتێبەکەی لە ڕێگەی ڕێکخراوەکەی ئێمەوە ناساندنی بۆ بکرێ ئێمە ڕێزلێنان بۆ ئەو کەسانە ئاگەین وای زۆر باشە بزانم بەسی ئەوەت کرد کە لە نوێترین کارتانە کارێکتان لەگەڵ خاتوشێن تاڵبانی کردۆ پێم خۆشە باسێکی ئەو کارتمان ئەو کارە بکەیت چۆن بۆ بیرۆکەی ئەم کارە چۆن بوو هونەر بوو بە بەشێک لە کوردستان دیالۆگ ئەمە کاری یەکەمین و ئاخیریشتان نابێ بە دڵنیاییەوە کە هونەرمەندانیش بەسەر بکەنەوە بواری هونەریش بەسەر بکەنەوە بەڵێ وەکو پێشتر وتم هونەر بەشێکە لە ئەدەب هونەر یەکێکە لەو هۆکارانەی کە کاریگەریەکی ڕاستە و خۆی بەسەر تاکەکانی کۆمەڵگەی کوردی یاخود هەر کۆمەڵگەیەکی تری ئەم وڵاتە هەیە یەکێک لەوانە مەسەلەن گۆرانی بێژەکانمانە ئەوانەی کە تەمەنێکی زۆر دوور و درێژیان هەیە ئەوانەی کە دیارن یاخود چۆن بڵێن خزمەتێکی گەورەی بە بواری هونەری کوردی کردووە یەکێک لەوانە خاتوشەهێن بووە کە ئێمە ناساندن کە ئێمە چۆن بڵێن ڕێزلێنان و چۆن بڵێن گفتوگوی ئەزمموی هونەریمان لەو ڕۆژایە کرد بیرۆکەکە ئەوەیە کە ئێمە هەستەکەین هونەریش کاریگەری زۆر گەورەی هەیە بەشێکە لە ئەدەبیات و گۆرانی بێژ بێ یاخود سینەماکار بێت یان هەر بابەتێکی تر بێ بەلای ئێمەوە گرنگە و ئیشەڵا کاری لەسەرەکەین لە داهاتوە بە شێوەیەکی بەرفراوانتر زۆر باشە بزانم خات و پەروین پێم خۆشە باسی ئەو بکەیت کە پێش ئەنجامدانی هەر کارێک بە حکمی ئەوەی ئێوە لە ماوەیەکی کەمی تەمەنی ڕێکخراوەکەتانە کارێکی زۆرتان کردووە ئێوە ئەم حوت کەسی کە باسی کرد ئەو حوت ئەندامی خۆتان کە ئێستا بوون بە گروپێک پێش ئەوە کۆبوونەوەتان چیانی چۆن لەسەر ئەوە ڕێئەکەون کە کەسێک بۆ نمونە ڕێزەنانی بۆ بکەن کە خستنە ڕووی کتێب بۆ یەکێک بکەن ینی باسێکی ئەو کار و چالێکیان بۆ بکە پێش ئەنجامدانی چالێکەکە چی ئەەکەن لەکوێ کۆبنەوە وەکو شوێنی کۆبوونەوە ئێمە ئەو حوکەسە ئەو ستافە شوێنی تایبەتمان نییە بیناو دەستگا و شتی تایبەت بە خۆمان نییە لە شوێنێک دیارریەکەین هەر حوت کەسەکەمان لەوێ کۆبینەوە لەسەر بۆ نمونە بۆنەیەکی نیشتیمانیە یاخود بەرهەمی نووسەرێکە هەر حەو کەسەکەمان بیر و ڕائاڵ و گۆڕەکەین بزانین چۆن ئەگونجێ چۆن ناگونجێ پلانمانە بێت بۆ ئیشەکانمان عنی بەبێ پلان ناکرێت هیچ ئیشێک لە ڕێکخراوەکەمان گفتوگۆ و ڕادەربڕین و بیر و بۆچوونی خۆمان تاوتوێکەین ئەو کاتە بڕیار لەسەر ئەنجامدانی ئەو چالاکیاکەینەوە بەڵام پێشوەختە زوو بڕیار لەسەر شتەکانەیەین بۆ ئەوەی شتەکەمان چۆن بڵێن دەنگدانەوەیەکی هەبێ یان کارەکەمان جێگەی خۆی بگرێ
بۆ زۆر باشە. پێشەوە باسی ئەوەت کرد کە ئێم پێش ئەوە ئێوە کەسە لەگەڵ بوون منە نووسەرەکە ئەکەن یاخۆ لەگەڵ ئەو کەسە ئەکەن کە ئێشی بۆ ئەکەن پێتان خۆشە لە ڕێی ئێوە بۆ نەکتێبەکەی بخاتە ڕوو یا گفتۆ بۆ بکە یاخۆ پانێڵ بکە. بۆچی ئێوە پێتان خۆشە تایبەتمەندی کوردستان دیالۆگ لە چیایە کە ئێوە ینی وە ئەکەن لەو ئەدیبە لەو شاعرە لەو نووسەرەکە ئێوە هەڵبژێر ینی ئێوە چی پێ ئەڵێن ئێوە چیەکەن کە بڵێت ئێمە جیاوازین تایبەتمەندی کوردستان دیالۆگ لە چیایە؟ بە حکمیەوەی ڕێکخراوەکەمان تا ئێستا هیچ ڕێکخراوێک نەبووە مەسەلەن ناساندن بۆ کتێب بکات وەکەوەی کە ئەگەر خوێنەر بیت ئەزانیت ینی زۆر بە کەمی ئەو شتانە کراوە لە ڕێگەی کتێبخانەکانەوە کراوە بەڵام دەنگدانەوەیکی کەمی هەبووە کاتێ من برۆکێمان هەبوو بۆ ئەوەی چۆن بڵێن بە کەلتورکردنی خوێندنەوە لای ئێمە مەسەرەن دەست پێ بکات لە ناو کۆمەڵگەی کوردی ئەویش کاری ڕێکخراوەکەمان بێت یعنی ئامانجی سەرەکی ڕێکخراوەکەمان بە کەلتورکردنی خوێنەوە بێت ئەویش لە ڕێگەی چۆن لە ڕێگەی ناساندنی کتێبی نووسەرانەوە ئەمە کاریگەریکی زۆر گەورە بەجێهێڵێ هەندێک جار سەرەتا خۆمان داوامان کردووە بەڵام ئێستا نووسەرەکان خۆیان حەزەکەن ناساندن بۆ کتێبەکانیانگە هەندێک جار ڕێکخراوی تر هەیە هاوبەشیمان لەگەڵاکە بۆ ئەوەی ناساندن بۆ کتێبەکانیان بکەنی هەن چۆن بڵێن حەزەکەن ئەو ڕێکخراوەش بەشدار بن لەگەڵمانە یعنی ئیشەکان جێگەی خۆیان گرتووە و زیاتر بڵاو بێتەوە ئەو کتێبە کاتێکە لە ڕێگەی ڕێکخراوێکەوانێ کتێبێک بڵاو بێت و زۆر باشترەوەی لە ڕێگەی نووسەر خۆیەوە بێت یان لە ڕێگەی پێیجێکی تایبەتەوە ئەگەر ڕێکخراوەیی بێشتەکە کاریگەری گەورەترە بێت زیاتر ناوبانگ دەرەکات بەرفراوانترە بێت بۆیە ڕێکخراوەکەی من بە بیر و بۆچوونی من بێت یان هەچ کەسێکی تر بێت تاکە ڕێکخراو کاری لەسەرەوە کرد بێت بۆیە هەندێک لە ئێستا نووسەرەکان خوان زۆربیان پەیوەندیەکەن هەندێک جار خۆشمان پەیوەندیەکەین زۆر باشە لەگەڵ سوۆشیال میدیا چۆن پەروین خانم و گروپەکەتان سوشیال میدیا هەر شتی پێ ئەبەستن یعنی وەکو ڕێکخراو بەڵێ چونکە سوشیال میدیا ئێستا بڵین و ناڵێن بەشێکە لە کاری میدیایی و کاریگەری زۆری هەیە خەڵک زۆرتر کە سوود لە سوشیال میدیا بینێ بۆ زۆربەی بۆ نمونە هەواڵ بێ یاخود میدیایی بێ هەر شتێکی تر بێ ئێمە پشمان پێی بەستە و هەروەها پیجی تایبەت بە خۆمان هەیە و هەر یەکێ لە ئێمەش لە ڕێگەی خۆمان و لە ڕێگەی ئەکاونتی تایبەتی خۆمانەوە کار و چالاکیەکان بڵاوەکەین زۆر باش ئەتانەوەی لە داهاتوودا باسی ئەوت کرد کە هونەر بەشێکە لە ئەدەبیات و ئەوەی ئەو کاری کە بۆ خات و شێن کردوتانە بۆ نمونە لەوە تێپەڕن بۆ نمونە بۆ کاری میوزیکی بێ کاری وەرزشی بێ کاری دەستڕەنگینی بێنی ئەمە ئەوەی خۆتان هەر لەو بواری ئەدەبیە نەخۆستوەتەوە ینی هەر لەو کارێ لەوە ئیش ناکەن ینی لە بەرنامەتانایە کاری تر بکەن بۆ کەسانی تر لە بەرنامەمانە ئەبێت ئیشەڵا و زیاتر وەکو پێشتر پێم وتی هونەر یاخود سینەما ئەمانە بەشێکن لە ئەدەب کاریگەریان هەیە لەبەرەوە ئێمە 2 ساڵە کارەکەین زیاتر کارەکانمان لەسەر ئەو بابەتانەی کە پێشتر باسم کرد لەسەر ئەوانە بووە ئێستا هەنگاوێکمان ناوە بۆ هونەر زیاتر ئیشەڵا دەوڵەمەندێکین لە داهاتووە زۆر باشە لە بواری میزیسیان بێت یاخود سینەما بێت یان شێوەکاری بێت یاخود بوارەکانی شێوەکاریش زۆرەگرێتەوانێ زۆر باشە هەوڵەیین کار لەسەروانش بکەین چونکە ئەوانش نخبەیەکی کاریگەری کۆمەڵگەی کوردین زۆر ڕاستە پەروین خان باست لەوە کرد کە ئەو حوت ئەندامەی کە ئێوە خۆتان بەیەکەوە کارەکەن سیانتان ئافرەتن 4تان پیاون ڕێژێکی باشە زۆر باشیشە بەڵام چیتان کردو ئێوە بۆ پرسی ژن لە ڕێکخراوەکەیە ئەوەی ڕاستی بێت مەسلەی پرسی ژن ئێمە وجودی بوونی ئافرەت لە ناو ئەو ڕێکخراوەیە خۆی لە خۆیان کارێک بەرەو پێشچوونی ئافرەتە بەشداریکردنی ئافرەت لە هەر پرسێکا بێت لە کاری ڕێکخراوەی یا بێت خۆی لەخوا پێشکەوتنە بۆ پرسی ئافرەت ئێمە تا ئێستا مەسەلەن زۆربەی جار کارمان کردووە بۆ نووسەری ئافرەت بەشداری ئافرەتمان کردووە وەکو دکتۆری جامیعە و پرۆفیسۆرەکان لە زۆربەی بۆنەکانە کە حەزمان کردووە ڕێژەی ئافرەت و پیاو بێکەوە بەشداری بکەن بۆ ئەوی ئەوانش زیاتر بێنە پێشەوە خۆشمان وەکو کاتێکە بەشدارمان کردووە لەم ڕێکخراوەیە تا ڕادێک بەرەو پێشچوون بە خۆمانەوە بینین لە کارەکانی ترا یان هەر بوارێکا بێت کاتێککە تۆ بەشداری هەر کارێگەکەی بەرەو پێشچوونە ئیتر ئافرەت بێت یاخود پیاو بەڵام ئێمە وەکو ڕێکخراوەکەمان ئەو هاوسەنگیەمان پاراستووە هەردوو لا یەکسان کارەکەین زۆر باشە بە حکمی ئەوەی چەند کارێکتان کردووە بۆ نمونە کەسایەتیەکان چۆن بەرەو پیری کارەکانتانیان بە حکمەوەی چەند ئیشێکە نەبێت
کۆمەڵێک میوان بانگێشکەن و ئەو کەسانی کە ئێوە ئیشان بووەکەن نخبەن لەناو خەڵەکان ناسراون کاردانەوەی ئەوان چیانی چۆن بەرەو پیری ئیش و کارەکانی ئێوەیەن پێیان خۆشە کارکردن لەگەڵ ئێوە خودت کە تۆ ئیشەکەی پێشتریش ئاماژەم بۆ کرد بێ کۆمەڵێک میوان بانگێش کرێ بۆ ئیشانی ئەو میوانەکان کاردانەوەیان چییە لەسەر ڕێکخراوەکە لەسەر ئەوەی کە هاتوون بۆ ئیشەکانتان سەرەتای کارکردمان تۆزێ قورس بوو بەڵام لە ماوەی ئەم 2 ساڵەیە کە زۆرترین کارمان کردووە لە ڕاو پێشنیاری مەسەلەن ئەو کەسانە وەرەگرین کە بەشداریەکەن هەندێک زۆربیان ڕاوبۆتیان ئیجابیە جاری وا هەبووە حەزیان کردووە یعنی پەیوەندیان پێوەکردن کە ئەگەر چالاکی هەبوو پێمان بڵێن زۆر خۆیان حەزیان بە چالاکیەکانمانە پێشمانەڵەن کە ئیشەکانتان جیاوازە ئەوانی کە کردوتانە هەندێک جار توانە ئیشەکەتان زۆر تازەیە نەکراوە پێشتر بەڵێ هەندێک جار خۆیان پەیوەندیمان پێواکەن و زۆربەی جار بە ئاسانی جەماوەرەکەش کۆ بێتەوانێت لە ئەو کار و چالاکانەی کە ئێمە ئەنجامی زۆر باشە بزانم ئێوە پێشەوە ئاماژەت بۆ کرد کە شوێنێکی تایبەتیتان نیست تەنهار بۆ کۆبوونەوەی خۆشتان شوێنێکی تایبەتیتان نیە جارە لە شوێنێکەوە بنەوە بزانم کار و چالاکیەکانتان لەکوێیەکەن ینی شوێنێکی تایبەت بە خۆتان هەیە ئەو شوێنە گشتیانەی کە ئیشەکانی لێ ئەەکەن چۆن یارمەتیتانەیەن یعنی کاردانەوەیان چۆنە ئێمە وەکو شوێنی تایبەتمان نییە بۆ چالاکی شوێنەکانمان شوێنی گشتیە زیاتر کوێن ئەو شوێنانە زیاتر ئەو شوێنانن کە بۆ نمونەی زۆرترین نخبەی ڕۆشنبیریتیاکەوە بێتەوانێت و زۆربەی لە شاری سلێمانی کراوە لە شارۆچکەکانی تریش کارمان کردووە بەڵام زیاتر لە شوێنە گشتیەکان بووە بۆ نمونە کتێبخانەکان بووە شوێنی سینەما بووە ینی لەوێ لە کافەکان بووە لەم شوێنانە کارمان کردووە ئەوانیش زۆر خۆشحاڵن کە ئێمە بۆ شێوەیە کار و چالاکی لە شوێنەکانیانە ئەەکەین زۆر بە باشی ئاسانکاریمان بۆکەن یعنی وەکو شتێک چۆن بڵێن زیاتر بیربۆچینیان ئیجابیە لەسەرمان زۆر باشە ئەستەکەم تۆزێک کار و چالاکیەکانتان ناوخۆیە زیاتر لە ناوخۆی شاری سلێمانیە یەکی گرتوێتەوە گەر هەڵە نەبم پێتان چۆنە ینی بنێتان خستۆتە بەرنامە ئەم کار و چالاکیانە بۆ نمونە ببەنە شارەکانی تری هەرێمی کوردستان یا خود ببەنە دەرەوەی هەرێمی کوردستان کار و چالاکیەکانتان گەورەکان چەندین کار و چالاکیمان لە چەندی شارۆچکە کردو بۆ نمونە شاری هەڵەبجە شاری تر بۆ نمونە شاری هەولێر کارمان کردووە بەڵام بە شێوەیەکی گشتی لە ناو شاری سلێمانیا بووە لە بەرنامەمان هەیە ئینشەڵڵا لە شارەکانی تریش کار و چالاکی بکەین شارەکانی تری هەرێمی کوردستان تر هەڵەبجە بێ یاخود چۆن بڵێن شارۆچکەکانی تر بێت قەزاکان بێت ناحیەکان بێت لە بەرنامەمانە هەیە بەڵام تا ئێستا بە شێوەیەکی کەم ئەو شتەمان کردومانە بەڵام کەم بووە زیاتر هەوڵ لەسەر ئەوە ژین کە زیاتر بەربڵاو کار بکەین بۆ نمونە لە شاری هەولێر بیکەین لە دهۆکیش ئیشەڵا هەوڵی بۆ ئەین بەس تا ئێستا بە کەمی کردومانانی بۆ شێوێ بەرفراوان نەبووە هەستەکەم کەمێک کێشەی بودجەشتان ئەبێ لەو ڕۆوەتەوە شارێک بۆ شارێکی تر لە هەرێمی کورد دەرەوەی هەرێمی کوردستان زام کێ پشگیری ئەم کارە جوانانتان ئەکات کێشەکەی مەسەلەی شارەکان ئەگەر بڵین بۆچی زیاتر لە شاری سلێمانی لەبەرەوەی زۆرترین ڕۆشنبیری و کەسایەتی نووسەرەکان لە شاری سلەیمانیدا ئەنیشن لێرە کارەکانم بەنجامێگەن وەکو سپۆنسەر ئێمە سپۆنسەرمان لە کۆمپانیاکانە یاخود کەسێکی تایبەت نیە بڵێن سپۆنسەری ئێمە بکە زیاتر کارەکانمان سپۆنسەرە ئەو کۆمپانیا و شوێنە خود حیزب و هەر کەسێکە حەز بکات زۆر باشە پەرمیخان پێم خۆشە باسی نوێترین کارتان بکەن لە داهاتوە ئێوە نوێترین کارت پێش بەرنامە ئاماژە بۆ کە هەڵە نەبم خاتوو کنێر نوێترین ئیشی لە لای ئێوە باسێکی ئەو ئیشەمان بۆ کێگەر ئاسایی بێ بۆ خاتوو کنێریش ئاسایی بێ زۆر ئاساییەوێت باسی بکەیت نوێترین کارمان سبێنەیە بێت سعات 4:30 لە هۆڵی خاک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی دیوانی شعری خاتوو کنێر عەبدوڵڵا لە هەناوی عشقەوە و کاری تریشمان ئەوەیە چاپکردنی کتێبێکی ناسیۆنالیزمی کوردیە نووسەر عەتا قەرەداغیە بەرگی چوارەمێتی ئیتر کاری تریشمان زیاتر بەردەوامە بێت تا ئێستا ئەمەمان هەیە زۆر باشە من شتێکی ئەو تۆم نەماوە خاتوو پەروین ئەگەر خۆت حەزکەی لە کۆتاییە شتێک بڵێ ئەگەر شتێک ما بێت خۆت حەزکەی ئاماژەی پێ بکەی
زۆر سپاسدانەکەم زۆر سپاس بۆم کەناڵە جوانە ڕوا ئەم بەرنامە جوانە ئێوارەی سلێمانی من هیچ شتێکی ئەو تۆم نەماوە دەستان خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ ئەمان دوومان کردی زۆر سپاس بۆ خات و پەروین حامید کە بەڕێزیان ئەندامی ستافی کارگەری ڕێکخراوی کوردستان دیالۆگ بوون ئەمڕۆ قسە و باسمان کرد لەسەر کار و چالاکیەکانی ڕێکخراوی کوردستان دیالۆگ و زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانم کوتاڵی نەبەز هەروەها بۆ کارگەی دوورمانی مەلەک تا بەرنامەیەکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ.